وەک لەم راپۆرتەشدا بینیمان لێدوانەکانی ئەم دوایەی تێد کروز سەبارەت بە ئەگەری پشتیوانی و پڕچەکردنی نەیارانی کۆماری ئیسلامی جارێکی دیکە پرسی ڕۆڵی کوردی لە هاوکێشەکانی داهاتووی ئێراندا وروژاندووە. کروز دەڵێ ئەمریکا توانای پڕچەکردنی کورد و نەیارانی دیکەی هەیە، بەڵام هێشتا بڕیاری بۆ نەداوە. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئەم بارودۆخەکە گەیشتوتە شوێنێک کە پشتیوانی سەربازی بۆ کورد بتوانێت لە ئاستی گفتوگۆی سیاسی زیاتر بڕوات و ببێتە کردەوە و ئەگەر ینی ببێتە کردەوە و پراکتیک و ئەگەر دەرفەتێکی لەم شێوەیە سەر هەڵبدا کورد چۆن دەتوانێت کەڵکی لێوەربگرێ. لەگەڵ مەیسەم مرادی شرۆفەکاری سیاسی قسە دەکەین سەبارەت بە ئەم پرسە. کاک مەیسەم سەرەتا بەخێر هاتن بۆ بەرنامەیە. بە سەرنجدان بە بارودۆخی ستای ئێران و ملنەدانی کۆماری ئیسلامی بۆ خواستەکانی ئەمریکا، لێدوانەکانی تێد کروز تەنیا دەکرێت هەڵوێستێکی تایبەتی خۆی بێ یان بەڕای ئێوە دەکرێت نیشانەی مشتومڕێکی جددیش بێ لە بازنەی سیاسەتی ئەمریکا؟ بڵاوڕێز بەفراوخانم کاتەوە کاتێکی ئێوەش باش. پێم وایە کە ئەم بابەتە شتێکی نوێ نییە و ئەوەی کە تێد کروز باسی لێ کردووە ئەوە زۆر گرنگە لە بەرچاو بگرین. دوای مەرگی لینزی گراهام ئێستا کەسانێک وەکو تێد کروز وەکو تام کاتن ئەمانە دەیانەوێت کە ئەو جێگەی لینزی گراهامە بگرنەوە و دەبینین کە ڕۆژانە زۆر زوو چاوپێکەوتن دەکەن و باس دەکەن سەرنجی سەرەکیشیان لەسەر ئێرانە هەمان هەڵوێست لەسەر ئێران لەسەر تورکیە هەڵوێستی ڕوونیان هەیە سەر ئەو گروپانەی کە لە ناوچەکە هەن. ئەوەی کە باسی لێ کردووە تێد کروز وەکو کەسێکە لە کۆمیتەی کاروباری دەرەوەی سەنای ئەمریکادا دەستی هەیە، بێگومان من پێم وایە کە هەڵوێستی تاکە کەسی خۆی نییە. ئەم بابەتە باسی لێکراوە پێشووترەوە هەبووە لەسەر مێزی دۆناڵد ترامپدا کاتێککە هێرشیان کردە سەر ئێران، کەواتە ئەمە شتێکی نوێ نییە. بەڵام لەوەی کە ئایا دووبارە بیانەوێ بەکاری بێننەوە ئەمەوێ ئاوا باسی لێ بکەم. تێد کروز کەسانێک وەکو تێد کروز تام کاتن و کەسانی دیکەی ناو کۆماری خوازەکان دەیانەوێت کە ئەم پلانە بکەن بە پلانێکی ئەمریکی. ئەمە پلانێکی ئیسرائیلیە لە ڕاستیدا، پلانەکە لەلایەن ئیسرائیلەوە داڕێژراوە، بەڵام دەیانەوێت کە ئەمریکاش هاوبەش بێ لەم پلانەدا. هەتاکو ئێستا چەند هەڵوێستێکەیە لە ناو کۆماری خوازەکانە. بۆ نمونە کەسانێک وەکو جێ دی ڤانس جێگری سەرۆک ترامپ لەگەڵ ئەو بابەتەدا نەبوون و باز لەوە دەکرێت کە دەستێوەردانیشیان کردو. کەواتە ئەم بابەتە لە پشتی پەردەوە هەیە، بەڵام هێشتا نەبووە بە کۆدەنگێک لەسەر کۆدەنگێک لەسەری دروست نەبووە لە ناو کۆماری خوازەکاندا. باشە کاک مەیسەم وا دای بنین ئەمریکا بەڕاستی بەرەو پشتیوانی لە نەیارانی کۆماری ئیسلامی بڕوات بە تایبەت کورد هەنگاوی بۆ بنێ. هەنگاوێکی لەم شێوەیە چۆن نەتوانێت کورد بکاتە فاعیل و یاریزانێکی کاریگەر لە داهاتووی سیاسی ئێرانە؟ من پێم وایە کە کاتێککە باز لەوە دەکەن دەڵێ بۆ نمونە دەڵێ نێارەکانی کۆماری ئیسلامی پڕچە بکەین، مەبەستی سەرەکیان کووردە، دواتر هێزەکانی دیکە مەبەستیان خەڵک نیە، توانایی خەڵکیە توانایی ئەویانە نییە کە خەڵکی ئاسایی سەرجادە چەکدارە بکەن. بۆ نمونە ڕەنگە مجاهدینی خەڵکی لەو هێزانە بێت کە ئێمە لە شەڕی 40 ڕۆژەدا بیستمان کە چ مجۆڵگەلێکیان کردووە. خۆ دەزانی بابەتی چەکداری یا پڕچەکردن پەیوەندی بەوە هەیە کە ئەو کەسانە پێشووتر چێکیان هەڵگرت بێت، توانایی بەکارهێنانی چێکیان نەبێت. بەشێکی زۆری خەڵکی ئێران ڕەنگە نەتوانێت بەکاری بێنێ. بۆی لێرەدا کە کاتێک باز لە چەک دەکرێت ئێمە دەبێت ئەوە باز بخوێنینەوە پەیامەکە ڕاستەوخۆ بۆ کووردە، دواتر ڕەنگە بۆ مجاهدینی خەڵک بەلوچەکان و بۆ عەرەبەکان هێزە سیاسیەکانیان مەبەستن ئەوەیە. بەڵام ئایا کورد چۆن دەتوانێت بێتە کاریگەری هەبێت لەو یاریەدا؟ گۆڕانکاری لە ئێراندا بکرێت، لە هەر ئاستێکدا بکرێت، بۆ نمونە گۆڕانکاریکە لە دەرەوە دەستێوەردان بێت، چی ئەمریکا چه ئیسرائیل، ئۆتۆماتیک کورد بەشێکە لەو گۆڕانکاریە، بەویستی کورد نییە. ئەوە نییە کە کورد بڵێت کە من ناموێ بڕۆ مناوە گۆڕانکاریەوە. تۆ بزانە تەنانەت لە کاتێکدا کە کورد بڕیاری نەدا بڕواتە ناو شەڕەکە لە شەڕی 40 ڕۆژەدا بوو جوگرافیای ڕۆژهەڵاتی کوردستان گۆڕەپانی سەرەکی بەریەکەوتنەکە بوو، ئێستش هەیە. کەواتە کورد بەشێکە لەم شەڕە چبی هەیە و چ نەیهەوێ. بەڵێ باشە، یەکێک لە خاڵە گرنگەکانی قسەکانی کروز باسی ڕۆڵی تورکیای کردبووە دژایەتی ئۆردۆغان کە هۆکار بووە بۆ وەلاوەنانی ئەم پلانە. لەلایەکی دیکەشەوە معلومە کە کۆماری ئیسلامی چی کاردانەوەیەکی دەبێ بەرامبەر بە ئەم پرسە، کەواتە ئەمە دەتوانێت هەم دەرفەتێک بێ بۆ هێزە کوردیەکان، هەمیش لەولاوە ئەگەر هەڵەیەکی با بڵێن استراتیژیکی بێ کە زۆر بە خراپی بەسەریان ناپشکێتەوە، چۆن ئەتوانن لە نێوان ئەم دەرفەت و ئەم هەڵەیە خۆیان بپارێزن؟ زۆر ڕاستە. بابەتەکە ئەوەیە کە ئەگەر مادام ببێ بە پلان و پرۆژەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە
پنتاگۆنی ئەمریکا ئەوە دۆناڵد ترامپ بە شێوەی گشتی بڕاتە پشت ئەو پلانە ئێمە دەزانین کە ئەمریکا توانایی ئەوەی هەیە کە پێش بە وڵاتانی وەکو تورکیا بگرێت وەک چۆن لە باشووری کوردستانە پێشیان بە تورکیا گرت وەک چۆن لە ڕۆژاوای کوردستانە پێشیان بە تورکیا گرت ساڵانێکی زۆر یارمەتی هێزەکانی سووریای دموکراتیکیاندا لەبەرەوەی کە دەیانویست بمێنێتەوە ئەو قەوارەیە یارمەتی دەریان بوو باشووری کوردستان بە هەمان شێوەی ئێستا تورکەکان و ئێرانیەکان چاویان بۆ پارچەیەش هەڵنایە بەڵام ئەمریکیەکان هێشتا هەر بەردەوام لە یارمەتیدانی بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوەی ئەگەر پرۆژەیەکی وها تۆکمەیان هەبێت پێم وایە کە تورکیا ناتوانێت بەو جۆرەی کە خۆی بێوێت دەستێوەردان بکە لەبەرەوەی کە بابەتەکە بە تەنیا ئەمریکانیە ئیسرائیلیشی تێدایە بەریەکەوتنی ئیسرائیل و تورکیا پەیوەندیان هەیە بەوە کە کورد چەندە بەهێز بێت لە هاوکێشەکانی ئێراندا لەوەدا کە ئایا ئێران کاردانەوەی دەبێت بێگومان کاردانەوەی دەبێت و کاردانەوەی توندیشی دەبێت بەڵام واقعەکە ئەوەیە کە ئێران لەم یەک ساڵی ڕابردووەدا تووشی شەڕ و توجار شەڕی ڕاستەوخۆ بووە ئابوووریەکی داڕماوی هەیە هێزەکانی لە ناوخۆی ئێرانە ئەو یەکگرتوویەی کە هەیان بۆ پێشووترنیان ماوە گۆڕانکاری زۆر کراوە لە ئێراندا لە چەند ڕوانگەی جیاوازەوە پێم وایە کە ئەگەر ئەمریکا و ئیسرائیل بیان هەوێت کە بابەتی بەکارهێنانی چەک لە ئێراندا ئاسایی بکەنەوە وەک چۆن ترامپ پێشووتریش باسی لێ کردووە و یارمەتی دەری هێزە سەرەکیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی وەکو کورد و بەلوچ و عەرەب و مجاهدینی خەڵکۆوانە بدەن پێم وایە کە دەتوان گۆڕانکاری زۆر زۆر گەورە بکەن بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەمە واقعەکە من ئەو زۆر بە خێرا بڵێم کاتێک تەنانەت کاتی شۆڕشی ژینا من لەبیرمە کە راپۆرتێک کاتە دەرەوە لە ئیطلاعاتی سوپای پاسداران باسی لەوە کردبوو کە ترسیان ئەوە بووە کە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەی دۆمینەیی بە دوای یەکا بکەون ئێستا کە گەر هەڵپشتێکی نێودەوڵەتی گەورە وەکو ئەمریکا و ئیسرائیل هەبێت بێگومان ئەمە توانێت زیاتر خێرایی پێ بدرێت باشە کاک مەیسام ئەمە باس ئەگەر بکرێت زۆر بە کورتی و خێرا وەڵامیان پرسیارم بیتەوە باز لە یارمەتی دەرەکی با بڵێن بۆ کوردەکان دەکرێت ئەی خۆیان خودی ئەم هێزانە دەزانم ئێوە شارەزای سەربازی ڕەنگە نەبن بەڵام وەکو ئەوەی کە لە هەواڵەکانەوە ئەو شتە گشتیانەی دەوترێت لەسەر حزبەکان چەندە بەڕای ئێوە ئامادەیی هەیە ئەو حزبانە ئامادەی ئەوەیان هەیە لە ڕووی ڕێکخراوەیەوە کە بتوانن ئەم دەرفەتە بقۆزنەوە لە بەرژەوەندی خۆیانە دەزانی چۆنە بەفراوخان بابەتەکە ئەوەیە کە ئەمریکا ئەگەر بیهەوێت بەڕاستی پلان و پرۆژەی ئەوەی هەبێت کە لە ئێراندا لە ڕێگەی کوردەوە گۆڕانکاری بکات من پێم وایە کە کورد پژاردەی دیکەی نیە بێجگا ئەوەی کە لەگەڵی هاوڕابێت و لەگەڵی بکەوێت پرۆژەکە جێبەجێ بکەن پێکەوە ئێستا چەندە ئامادە بێت و چەندە ئامادە نەبێت ئەو بابەتێکی ناوخۆییە کە کرێ باسی لێ بکە بەڵام لەسەر ئەوەی کە ئایا بیانەوێت کە کورد بۆ نمونە ئەمریکا ئەگەر پلانێکی وایە بێ کورد چۆن دەتوانێت لە ڕۆژاوای کوردستانە ئێمە دەزانین کە هێزی چەکدار بوونی نەبوو لە ڕۆژاوای کوردستان بەڵام مادامێک کە ئەمریکا دەیویستەوە گۆڕانکاریە بکات هات هێزی چەکداری دروست کرد ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە هێزەکە بوونی هەیە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە ڕێکخستنیان هەیە پەیوەندی نێوانیان باشترە ئەم هێزانە و تا ئاستێک من پێم وایە کە ئەزمموی شەڕی 12 ڕۆژە و لە شۆڕشی ژیناوە بە شێوەیەکی گشتی شۆڕشی ژینا شەڕی 12 ڕۆژە و شەڕی 40 ڕۆژە ئەو هێزانەی گەیاندووە بە قەناعەتێک و بڕوایەک ئەگەر گۆڕانکاری داهاتوو بکرێت لە ئێراندا دەستێوەردان نەکەن ڕەنگە چیتر نەتوانن ئەو کاریگەریانە هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ سوپاس کاک مەیسەم مرادی شرۆفەکاری سیاسی سوپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا.